ئەنجا ئەگەر جەوەکە زۆر خۆش و سنکرێم وشت لە خۆمان بین حاڵەتێکی وایە حساسێتی هەیە و دەرمانێک هەیە مەڵحەمێک هەر لە خۆتانی بن زۆر باشە حاڵەتێکی گورانەوە شەیان شتێک ڕوویدا بە هەمومان کۆ نەبینەوە لەسەر کەسەکە یەک کەس CPR بۆ بکە و ئەگەر شارەزاکە شارەزایە کاک تۆ شارەزایی CPR بۆ کەسەکەکەین بۆی دەوروبەری بەتاڵ بتوانێت ئۆکسیجین وەرگێ باشە قوربان بڕۆین بەرەو کیۆ چین کاگۆ وەڵا ئەچین بۆ ئەم شاخەی سەرەوە کە سەر بە ساندوێڵە و کێمان لەگەڵام ڕۆی وت وەرە شێخ وەرە کاگەورەمان کاک دکتۆر محسین دکتۆر کاک نزار کاک بابەکر کاک شەیمووس کاک سەید دەورامی کاک سەید دیارنی کاک سەید دەورامیمان کاک سەید دەورامی لە بۆ کۆبنەوە هاتووە دەوەرە بە قوربان و بم ئەوەش کاک سەید خۆمان زۆر سپاسی ڕێز ئیسلام ئەمڕۆ یەکەم ڕۆژمانەوەکو ئەزمونێک بۆ شاخەوانەیە ڕۆین بەڕێنمویی حدم نییە فچیتانەکەم من فەرمون لە خزمەتانای لە وڵاتە سڕی ینی ئەو کە ڕۆژانش کەیش ناگەی سڕی پێویستە یەکێک بوجووە نا حدم نییە من لە خزمەت مامە بۆ فەتوانی قسە بکەی برا لەم شوێنە خۆشتر بچی بەسەر بۆ تۆروای ئاڕۆی بڕۆ پێشەوە کاک شەیمووس بڕۆ پێشەوە ئاوا بەدەر بەس بۆن کەن بەس بۆن کەن بۆنی ڕۆح دێ ڕۆح بۆنی شتی پەمەی دێ وەستە نێرم بە تایبەتی ئەمە یەکەم هەنگاوە ئەتیادێکی لای خەمانەوە بۆ شەکانی داهاتووە لە شاخەوانی جیاواز ڕاستە ئەم قسەی بۆشە لەبەرەوەی هین تەرەکسوودی شاخەوانی ئەمانەی شاخەوانین کاگەورە نابێت زۆر باش ئەمەنی چی شاخەوانی لە کاتی بارانە بارانگیر هەیە بارانگیریش پێویستە ئەوەی کە تۆ باسێکی بۆ شوێنی زۆر دوور ئەبێ کە چەند سەعاتێ بمێنیتەوە ئەتە خۆی تۆ ئەگەر بچیتە شوێنی دوور شەو بمێنیتەوە ئەبێ خێمەشت پێبێ چۆلەی بچوت هەیە بەڵێ شتەیە شتی هینە شتی دیدەوانەیە ئەمە لە هەنگاوەکانی داهاتوو لە کەشتەکانی داهاتوو ئەو شتانش بۆ خۆمان ئامادەکەین دوکانێک هەیە لە بێرمیگام تەنها شتی شاخەوانەیە بەڵێ زۆرم لاوە پاڵسیلانە بڕۆن زۆر نەملاوە زۆر جار اینجا پێڵاوەکان پێڵ ئەبێ هین دروست بێ ئاوی تێ نەچێ ئەو هاشەهاشەی قسەشەکەی و هاشەهاشەی کە دێ مۆتۆروەیە ئێمە ئەمانێت تۆزە لەو جەنجاڵە دوورکەوینەوە بەڕاستی پێڵاوی سەلەمون شەریکەی سەلەمون پێڵاوی چاکێ بۆشە ئەم لە ماسیا بەس لە ماسیا بیستووە سەلەمون بەناوبانگە بەڵێ لە پێڵاو بەڵێ وڵاتی لەم وڵاتە تۆ زۆر لە جەنجاڵیایی لە سەرقاڵیای تۆزێ خۆت زیینەوە لەو جەنجاڵێ و خۆفریکردن و هاتنە دەرەوە زۆر باشە دەستان خۆش بێ دەستیەوە خۆش هیوادارم ئەمە یەکەم جار و ئاخیر جار نەبێت خۆشە ڕۆژانەیەن بە بڕای من مانگی جارێک ئەم ئەگەر بەلایانی کەمەوە مانگی جارێ بکرێت هەم بۆ ناو سروشت هەم بۆ خۆشی خۆمان هەم کۆبوونەوەیە بەیەکتر شابینەوە قسەی خۆشەکەین هەم ڕاوبۆچوونە گۆڕینەوە و هەمیش وەرزشێکە بۆ خۆمان ئێمە ڕۆژانە زۆرمان لەوانەیە ئیشەکانمان بۆ جۆرە نەبێت لەسەر کورسی دانیشین لە ئۆفیسەکە دانیشین ئیتر بەڕاستی پێویستمان بە گەڕان و سوڕان و بۆی تەندروست بین و تەدینێکی باش ئەوە بکەین ئیتر هیوادارم ئەم جارە برادەرانی زیاتر بێن بۆ شوێنی باشتر ڕۆین شوێنی دووترە ڕۆین ئەگەر پێویست کات دانین شەو بێنینەوە هەم وەکو گەشتێک وەکو سەیرانێکشی لەیەکەین خۆش بێ چی هێنا ئەمڕۆ لەگەڵ
وڵی خواردن هەر میوە و دەبێ ئاو بهێناوەتەوە دەستی وام نێن ئاشتێکی سوود کاک بابەکە سڵاو لێبێ کاک بابەکە وەرە بزانین ئەمڕۆ بزانین چی ئەتەوێت چی بکەی ئەمڕۆ بۆ ئەم گەشتە ئەمڕۆ بێ بجۆڵین ئەمێ دەستمان بجۆڵین لەم پارکە خۆشە کە پارکێکی زۆر ینی بڵێن دەست لێ نەدراوە وەکو سروش خۆی ماوەتەوە من زۆر لام سەیران پارکە داری تریش هاتووم بەڵام ئەمجارە پێکەوە کە هاتوین تایبەت ئەم بەشەی زۆر پارکێکی تایبەتە من زۆر سەرسام بم پارکە بەڕاستی و دەست پێشخەری جەناب عالی و برادرانی تریش خۆش برادران کاک دکتۆر مەحسین بەدران کە هاتین ئیتر ئەمە جوڵەیە کە هەم کۆبینەوە خۆوانەکو هاوڕێ هەمیش ینی ئەچینە سروشتەوە ئەم بەهارە و ئیتر بەهارەکە خۆشە لێرە تازە بەهار لێرە دێ هەم پەیوەندێکی کۆمەڵایەتی هەم پەیوەندی لەگەڵ سروش هەردووچی ینی کە گوارە ناکەوێت بۆ ئینسان هەردووچی لێکەوە بکە ئەمڕۆ هیوادارم چێژی لێ بینین و پێکەوە قسەی خۆش بکەین ئەوە جەناب بدوتە قسەی تریژەکە سەبارەت بە ساکەین بەڵێ پێم خۆش ئەگەر کاکنزار و ئەوانی جوودە لەگەڵمان بێ لەگەڵ کاکسەیدا بە هێواشی بڕۆین پێی بتوانین کۆمەڵی قسەی خۆشکەین ئەگەر دقەتمەند لێرە پەرژینێکی جوانی کوردەواری دروست کراوە هەر بەدار شتێکی زۆر جوان دروست کراوە ئەم شوێنێکی ئێمە هاتوین ئەمڕۆ بیرمانە خاتەوە کە بچینەوە ناو سروشت کە لە ناو سروشتا بڕۆین و بین و ژیانکەین و بگەڕین و سروشتێک کە جاران باو باوانمان هەیە بووە جا زۆر گرنگم بێم خۆشە لای کاکنزارەوە دەست پێ بکەم کاکنزار سڵاو لێبێ کاکنزار یەکشتی زۆر خۆش گیان ئەمڕۆ زۆر باش خۆ حازر کردووە بەتەمای چەند سەعات مێنیتەوە واللهی من هەر پێشووتریش خۆم حەزم بە شاخەوانی و ئەو شتانە هێز هەموو شتێکم حازر بوو کە تۆش وت ئەچین بۆ شاخەوانی فقط بۆ شاخەوانی خۆم حازر کردبوو بەس لەبەرەوەی کاتەکەتان وانە بوو بڕیارمان ناکە بیگۆڕین بە پارکەوانی یا چەند شوێنێکمان لە پێشە چاکمان لە پێش باشتر بەڵێ ئەجا بەڕاستی وەرزشێکی باشە یەک دووەمیش تێخەڵبوون بە سروشت و ئارامکردنەوەی مێشک و ئەو شتانەمان پێویستە وەکو مرۆڤ بۆیە نەک هەر ئێمە هیوادارم جارێکی تر گەشتێکی باشتر دروست بکەیت بۆ شوێنێکی باشتر زووتر بڕۆین زیاتر بمێنینەوە بۆەوەی کات لەگەڵ یەکریا بەسەر بەرین و کاتیش لەگەڵ سروشتا بەسەر بەرین ئەمڕۆ قوڕەکەش من هێناوە ئەی بەخێر بێ کاکەسانیشم هێنا کاکەسان چۆنی چەند بۆکەی سام بۆکەی ئاوەرە بزان ناو چیە کاکەسان وەرە ناو چیە ناوی خۆتە پێ ناڵێی بەڵا عیبە باش تۆ چاکوتۆنێکی زۆر گەرمە لەگەڵ بناکرد شەقەی هاوکە دەست قسەدا دەی وا چاکوتۆنیە بکەین سەلام عەلەیکوم دەدەی چاکوچۆنێکەمان نەکەین بەڵا عیبە منەوە پێ قبوڵ نییە دەستم بەرێ ئێڵە با چاکوچۆنێکە بکەین باش شەقەی بێ باش یەڵڵا سەلام عەلەیکوم هەر بژیت کاکنزارم ڕۆ چی هێناوە بۆ خواردن ئەمڕۆ وەڵاهی من خورمان هێناوە لەگەڵ خورما زۆر باشە بەڵێ خورما زۆر باشە بە ئینسان کە بە پێ ئەڕوات عادەتەن ئەبێت دوایی تەوازنی شەکرەی خۆ بیتەوە ڕاستە و هەروەها ئاوم هێناوە لەگەڵ خۆما بەڵێ لەگەڵ هەنێ درینکی ترە ئەمانەش درینکەکانی ئەمبرا چکۆلەیە بەڵێ کاکنزارۆکو خۆت شارەزایی دێ لە بواری شاخەوانی ئایا خواردنی فیزیک یاخود خواردنی گۆشت و برنجۆم شتانە باشە لەم شوێنانە کە بتەوێ بێنی لەگەڵ بەڕاستی تۆ ئەچی بۆ شاخەوانی بە تایبەتی ئەگەر بۆ کاتێکی زۆر بڕۆی پێویست ناکە خواردنی قورس بێنی لەگەڵ خۆتاو ئەبێ هەر فریای ئەوە بکەی بخەوی خۆیت و لە شوێنێکا دانیشی عادەتەن ئەبێ شتی و زەبەخش بێنی لەگەڵ خۆتا کە تەواو ئەبیت لە ڕێستۆرانتێک یا لە شوێنێکا بتوانی حەقی بۆ بکەیتەوە چوە ڕۆژە کالۆری زۆر داعبەزێ عادەتەن لە تەواوبوونی ئەو گەشتە شاخاویانەیە کاتێکی زۆرە بیت و کالۆریشی زۆرە سووتێنی لە ئاخیرەوە خواردنێکی چەورە پێویستە من هەموو جارێوا ئەکەم ینی ئایا هیچ لەو ینی چۆن بڵێ تەوازنەوە بجارانی لێ نایەتەوە تۆ کە دێ بۆ شاخەوانی هەمبی لە زەعیبوونی شەکەیتەوە هەمبی لەوەکەی تۆ کۆمەڵە کالۆری زۆر سووتێنی بەڵام لە هەمان کات شاکاتی بۆ مەطعامێک ئەم هەموو خواردنە بخۆیت بیکەیتەوە بەسەرە کەواتۆ خۆلی هاتەوە مەرج نییە تۆ ئینسان لەو ڕۆژەیە خواردنی هەموو ڕۆژێکی نییە یعنی بەلای منەوە هەموو جارێتومە باشترین دایەت یان ڕێژیم هەموو شتێ بخۆ بەڵام کەم دێگەی نەک تۆ تەرکیزکەیتە یە خواردن بە زۆری بیخۆیت و هەموو ژەمەکانە تەنها ئەو خواردنە بێت ئەوەیە زەرەر لە ئینسانەیە بەڵام ئینسان کە بجوڵێ
پێویستێ بە خواردنی باش هەیە و ئەو زێش ئەتوانی بیسووتێنی. زۆر خۆش بێ. کاک سەید وەرە لای ئێمە کاک سەید ئەمڕۆ زۆر بە پرۆفشناڵی هاتووی. کاک سەید وەرە لای منەوە وەرە لای منە با کاکنزاری شەر پێکەوە بڕێت هەمومان. کاک سەید ئەمڕۆ زۆر بە چی پێڵێن ڕاستیەکەی جوودی جەناب بوو تەلەفۆنەکەی سپاس دەکەم هاانیان کە بێم ئەمە وڵاتە جۆ دروست نابێ بێ خۆ دروستیکی ئەرە وەڵا بێت دروست ئەمە لە کوردستان هەدەست لە ئیژەڵگرە هەر بچۆن شایخانە دانیشە لە خۆی جۆ دروستە بێ زۆر ڕاست دوو پیاوی بەتەمەند باسەراتێک گەرمە سەرەکەی نییە وردەوەی ناو دەڵغەوشێ بۆ لە ئەوانە بێت و تااقەتی دەرەچێت دوو برادەرەبینی چاکیان لەگەڵ خۆی پیاسەکان هەڵگەیت جوگە دروستە بێ بەس لێ دروست نابێ ینی خەڵگە بۆ سوورەتی ئامۆزاکەم 2007 سەری لێ ئەوەی 2020 ئەڵی شەغە ناتەوە بیکاتەوە بۆ دۆجار ئەنیوەسێ پێ ساڵجارێکوانێکی پێ سەرێکی لێوە زۆر ڕاستە کەواتەم جوانە جێکی تایبەتەوە توانین بڵین ئەی بەتاکی قوربانانەوەڵا ئەنی بکەیت بە کولتورە بە زۆر جوانە کاک دکتۆر عەزیەت نەبێت ویستم بزانم ئەم بابەتە کوردەواریە چییە ماوەتەوە شتە قەدیمیە نەکوردەوە ئەماڵێ شوێنێکی مێژوویە پێڵە پراوەری لە سەدەی 12 دروست کراوە پێشتر کۆشک بووە پێشتر کۆشک بووە بەڵێ لە سەدەی کاک شەیمووس کۆشکەکە پیشان بە لێرە کۆشکێکمان پیشانەیە ئەمە کۆشکەکەی ئەمە بە کاتی خۆی ئاوا بەو شێوەیە بووە لە سەدەی 12 دروست کراوە ینی نزیکەی 1100 ساڵێک پێش ئێستا زۆر زۆر ڕاست ئیتر مروری زەمن وەڕانکاری بەسەر هاتوو ئێستا بەس ئاسەوارەکەی ماوەتەوە ڕاست کاک بابەکریشەوە خەریکی دەستنە کاک بابەکرەکە خەریکی دەستن بیتەوە زاینەوە کانیەوە کارێزەوە چییە ئەمە چییە کاک بابەکرمە زۆر شتێکی جوانە قوربان ئەمە چی بیرێنێتەوە بەڵام هەر کوردستانمان بیرێتەوە خۆمان کوردستانی خۆمان کە هەزاران کاریامان هەبوو سەری دووری بەداخەوە لە دەمی شێرەکەشەوە دێتە دەرەوە ئەوە نی ئەڵێت دەستم کردەوە بە دەمی شێراوە بایتر ئەگە سوێنم خوارد سوێنەکەم نەکەوێت بەس ماشەڵڵا زۆر ساردە قوربان خەڵکی دڕی خەڵکی دڕی دڕی ئەکەوێتە شار باژێرەوە لای دولی شار باژێر دڵی شار باژێر شینکایەتی حەودەیە دڕی قامی گەڵاڵە سەفرە زەرون شینشی باساوێ من لە بناری بڕین کاتەوە قەندیل لە بەش کۆتایی قەندیلەکە وەڵام و چێوانە مەسن بایلۆسەیە و برزوتەوەبانە بەس چەمی گەورە دەبرێت چەمی کەڵوێ لە بینمانایە قەندیل ئەمە چی بیرە خاتەوە ئەمکانیە کانەوەکانی کوردستان بەس زۆر جوان پارێزراوە مەسپاشیان بۆ دروست کردووە دەست خۆش بێ قوربان با بڕۆین ماومانە ڕێمان زۆر ماوە ئەبا لای دەبوون کە ناخۆن دەستنێگا لەمان گوم بوو کوێن جەماعەت یارنەما کوێن ماخۆماخان کوان جەماعەتی لێ بنێمە قەبرستان کوان جەماعەتە جەماعەتی لێ نییە کوانەوە این بەردم ئاو منەباریە وزيمو الأخيرة جماعتهم دوزيو فاينال جماعتهم دوزيو أولهم قوم بابون أمرو دڵخۆشی چیەکەی لەکوێ گەرمە نێکست تایم بەهینی وەرزشیەوە وەرە
والله من خير فيتامين اخلاقي ثاني يوم زۆر نەرمە كان محسن خوي وعين الله دەشتی شار باشە شار باشە دەستگیرێ وڵا کۆبنەوەکە ئەویش شاواز زێری شاعیرە لقيته طوبي سوى ما بغيته بنا مالك انا او هو ربنا دركتك انا بايك قينا قد يتشينونا ولا لو قالوا لي وانا يروح يتشينونا لا لا جان لا لا هذا ئەمە چییە؟ کاکە گۆڤە شتێکی پێیە کاگە گۆڤەوە چی و پێیە؟ تەسویر کەوتاوە لەگەڵ شتەکانە ئەی خوایە نەیبڕی قوربانە بم ئەوە تا پێمە دەست کاکە گۆڤەوە چییە؟ وەدە پێشەوە وەدە پێشەوە قوربان قاپی زیاتان پێ نییە؟ بەخوا جوانە وای باوەڕ ڕوانە بێ ئەیجا دەرم چێنە چی گورە ئەمە لەواشە لەواش کاک بابەکە قاپی زیاتان پێ نیە پەرداخ پەرداخی زیایە ڕەحمەتان لێ بێ ئەوە تەسویرێکمان کەوت جانێ بۆ زیکە کاک شێگومی تۆ بەدانێ بێ کاک شێخ قاپی زیایە پێتەوە لە ماساوە بۆ تێکەم من ماساو ناخۆ ئەی تۆشیە وڵا خۆمەگە هەبێ قاپی زیایە وەرە کاگەورەمان وەرە ئەی یەشەم بیان ناوە بێ ئێرە بیمۆ قوربانە وەرە کاگەورەمان وەرە براکە وەرە وەرە کاگەورەمان عسرەتەکەم لا إله يوم دكم بردم ببعتوا يسكتي بالاتم أمشى وتخورو زكاتوا تخورو زكاتوا قربان قربان والله سبيشل أو هوني كل اللي دراو ماش يسكتي بالاتم أمشى وتخورو زكاتوا أوروني اللي دراو أوراني كردية عزيزي دلم ما برداخ شربتك ياك برداخي سافرين بو بينا هاي شير ولا باي شيء تصدقين هاكا شما ناقوي تاع مصير بعدنا دكتور اتدارس صار سن ميكانيكا من حزم لهينا مش تفسير جنب هناك بلا شوية كرمات بلا رحمة الله
دفداي لا والله هنقاوي يا كم الدوري كذا ساعة كلمة تدور سنة ثانية اليوم قريب ساعة شو بألمانيا وقوابتم بودري هروي سعرها سعري ورقار رقايا فريز إيرا صدره هم سايلوا لك شنو جي بي اس أصلا كان أنا لا صدره نبو برواك بيران روشت موا بالتلفوني في آيفون إكس روشت موا دون نافيجيشن شبيه مهر بكار منين وا من لكلك يكم ذاك عندهم ما شاء الله ما أشكره بيا يقيم روشت موا ما صح حميد طبعا والله بيخو عفيتي يا سائل ما عجبه كما صار حميد كمبيوتر يكتبوه كويس إذاني بيا يقيم بيا يسمع تبغى كيف تعيش بس أقول عليه لا حاسب ما سبق شخيبته والله يبقى أوقيته تكليفي اللي ما يخشوني يدوروا باشون نمينته هاتوا شوكة جوارب قريته وماض وآفته وهذا أو نبي إن شاء الله برافو ودي كذا عبد جانتا كده يا شان روست بمالك واش نافذ لا شفتها إذا رجوا بالفعل لا تقدروا صنع ما صنع شيء يا كم هنغاوي قيمتي كنتوا مثلا شاكيو هذه لو يدري بدل بحيدة وقزاو لمن هرب كان يمسون هرب كان هرم بدل شيء بقدر هم أنا أقول بقدر هم أنا لا بابا كده روش جارلين وبرو لهارو جو برو واكم هذا أيام شو توبر بس يصعد كده أنا بوصل وا ليه روش هاروي لا هاروي هنا لما ما نقول لك نمبر بدو بر امتحان بو بس خلق علينا والله كثير مخيف كثير دوبر وكثير أنا هو كنترول شو اشتغل يجوز أنا الله وش هو بس يجعله شو ما توبره حس يجعله كل سنة زيادة كلا شو جاي هاروي بلا مش مهم خلاص هو معدوم لو نشوف هذا مين يصير دبل أو كودي برنامجكم هر أجياك بازاري حتى كاك بابك حتى بازار نايشيا ماشي ظالمي حتى بازار نايشيا بانجليزي من وان بيس الان ساندي ماركت فريدي ماركت حتى بازار نايشيا كاربوت سيل عفرم كاربوسيا كابرا كي خوي بس نقطة هلا ذاته واشتغل داني قسم بخوانم نسرابو اوشتيتو بانجليزي نم دوزيو كاربوسيا بوتشي او ناوي لا سرتاو شون سرتاو خميس لكن الله تشتغل اسمه قاعد وبن بيعمل دواتا كابات شي اسبانيا مكاني هنا وريه بدأ ساق وراوا أولانية خلق الناس شكان كاربوت سيل كسي جو بس من لما لو شتم الزورة مثلا التجار هذه ما كما سينك سعره كما يبم لي حل يدمو لسدينا كإذا سرسلو أول بدأ يسخل جهة أولا كذوبة إيشو ثانية رأس الرابورت مرة مو بكم حتى بازار تركيا لا تركيا وخو حتى بازار اگر ما صوت خاص بيدوغري انا زين قرانك داين يصير حموش فيها صوت صوت يلا ودلو قصابي مثلا اسطنبول زود الرجل تقسيم الرجل او حتى بازار يعني حتى كحوروجك اقرع لحر روجك او مو اسبيان كسرتا أو بيخواراتي كمان لو زرعات هذا أنا شكله شكله الوقت ما بس نادري هاجوفا كلاتي لما زادك أودي رئيس الحضري ويشبه لسكني أبى شكله والله أنا ما نموت أنا خريط ليش تجاني عندنا إنه أيفوش بس أوا خلصتك مديش وكو من يشتي مالي خوي بين اللي
دەستکە بەین ئاپایی کردەوە مەزاقانەکە هەیە دارەکساوەکە هەیە ماڵی جۆرچین ئادەم ئاوادار بێژەی وەدابی کردو ئێوارە خەڵکی گۆڕان لە سەردنی لانی منە ئافرین خەبات خەبات لێ شتەکانیان داە ڕێک وەکەمەی ئەم کارتونتە ئێرەیە قەرەجاوی خۆمە لێ داێنێن و لێ شتەکان قبرستانە یا پلیس ما ببری یا دور پلیس که بینی ئەی هینا بەراورد پلیس ما بینی تو زیگو فرینا چوومە کتێبخانەی وزبەرامتن هیچ جامعەکە ئەگەر بچی کتێب ئەبێ چۆن بڵێ لە زانکۆکایە هەبیت وە دیتێڵە هەبێت چۆن ریجستەری ئەوێ بیت لێ کار یەک نەفەر لێ وەستاوە بۆ خۆت ئەچی کارتەکەت پێەیە هەر کتابەکە ئەبەی پارکودەکەی هەدەی لە جیهازەکە ڕێگەی خوێنێتەوە و وەریگەی دوای هەمەدەی لە جیهازەکە و گەڕانەوەشی بە هەمان وەک لای خۆمانیە بڕۆی سنووقەکە هەیە لە کتێبخانەی گشتی ڕایە کێشی ڕقەمی کتێبەکەی تایە و ناڵی ئێستا قوربان گەورامان لێرە کتێبخانەکانی بێرمیگەم مەسەڵەن تۆ کاتێک کتێبەکە ئەگەڕێنیتەوە کەسی سنووقیان داناوە خیتەوە سنووقەکە و تاوە نانی جوهرتن ليه ئێستا ئیشەکە قوربان بەرنامەی هەوار کاکە ئەمڕۆ پێمان خۆش بوو بینە گەشتێکی شاخەوانی لەگەڵ ئەم برا بەڕێزانەیە و کە کۆمەڵی خەڵک دواکەوتون بەڕاستی ئەمەکە کاتێک کاردانەی نەڵین سەعادیەک کاکە بە سەعادێک و دەدەقە لێ بن یەک و نیو لەوێ بن ئێمە تاکو نیو چاوەڕێی خەڵکیش بین بەڕاستی هەژنۆ کەس تەلەفونەکە لەڵە کاکەجان دواکەوتین ئێبراکەم دوامەکەون لە کاتی خوا قەی چیەکە با ڕۆژێک ئێمە دەدەقە پێش موعیدەکە لە موعید بارحاڵ ئەمڕۆ پێمان خۆش بوو لە بەرنامەی دەوار لە شاخەوانی لەگەڵم برا خۆشەویستانە لە لای ڕاستەوە لە لای چەپەوە عەفوو با لە لای ڕاستەوە دەست پێ بکەم کاگەورامان خاتووکەزی کاک بابەکری خۆشەویست و مامە گۆڤە خەڵک ێزانێ کاک دکتۆر موحسین کاک نزار هەورامی کاک سەید هەورامی کاک شەیموزی کەناڵی بیکەیفۆ هەورامیەکانەوە بەشیان گردووی تو خوا ڕەحمان پێ بکات جا خۆشەویستان ڕاستەکەی پێمان خۆش بوو ئەمڕۆ چۆن بڵێ ئەم کۆبوونەوەی ساسکەین و ئەوە ئێستا حالیە لە شوێنێ دانیشتوین کە بێرمیگامان لێەوە دیارە ینی بەرزێکی زۆر خۆشە بەڕاستی ئەم هەموو شۆ و ئەم تێکەڵاوی بە سروشتەوامان لێیەکە لەگەڵ سروشتا ئاش بینەوە جا پێشم خۆش بوو نازامەگەرێکە گوتەیەکی هەبێ گوتەیەکی کورد شتێکی کورد کاک بابەکرد کاگەورامان لێو دەست پێ کاگەورامان شتێکی کورد وەڵای پرسیار چی ئەمڕۆ چی وای لێ کردی ئەمڕۆ کۆبیتەوە بەڕاستی
ئەوە یەکێ لە برادران ئەڵێ جێگەکە شوێ بڵێ وڵا ئەم بیرۆکەیەکی جوانە ئەم ئێریە بێرمیگام و دەوروبەری پێویستمان بە گروپێکی دەم جۆرە هەبوو من لە سۆشیال میدیا بینیم جەماعەت لە لیدس و ئەو ناوە ئەم شتە ئەکەن لە ڕاستیە ئەوە هاتنە دەرەوە لە ناو جەنجاڵەکانی شار و ژیان و قەرەباڵغی و دووکڵی سیارە و سۆشیال میدیا ئەو دووکردنە دەرەوە و تۆزێ کات بە خۆدان بۆ ڕفێژبوون شتێکی باشە هەم لە ڕووی جەستەیی و هەم لە ڕووی ڕۆحیەوە لە ئێمە لەم ژیانی غوربەتەیە جاری وایە تووشی سترێسە بین تووشی بێتاقەتیە بین ئەوە هەم یەکە بینین هەم ئەو سروشتە بینین هەم معقول نییە تۆ جاری وایە 20 ساڵ لە شارێکی دەوروبەری شارەکە شارەزانەبی ئەوش هەشتێکی باشە جارەوە چی لە منتقەی وردە ئەو منتقەی خۆشازاری سواسانەکە دەستان خۆش بێت ئەوە کێ چاخوا کاکزار یەک تەرمۆزە چای هێناوە کاگنزار ئەوە مایکم پێ مامە گۆڤە لەگەڵ بێ قەت بەکمان لە چاو لە تەرتیبات ناکەوێت بیایەکی زۆر بەخەمە من چا ناخۆم دەستان خۆش بێ قەسێ چوار چای دامێ کاک بابەکرد تۆ چی یادگاریە چ شتێک هەیە بیجێڕیتەوە لەم جەوە خۆشەیە ئەن کاتی خۆی باو باپیرانمان دانیشتون لە جەوێکی ئاوایە بەیت و قسەی خۆش و نوکتە و شتیان گێڕاوەتەوە تۆ چیت هەیە بۆ ئەم سروشت و بۆ ئەم جەوە وڵا سپاس قوربان کاگۆ بەجان دەست خۆش بێ نەکە بگرم ئەمە ڕاستی ینی دەستی تۆ خۆش بێ کە ئەم مناسبەت دروست کرد سپاس بۆ تۆ ڕاستەکەی ینی کۆمەلگای ئێمە لە کوردستان ئاگامان لێ لە کوردستانی باشوور کوردستانی عێراق وەزێکی خراپی هەیە کە لە هەموو ڕووی سیاسی و ئەوانەی کە ئێمە دەرخەفەتی پێخۆین ئەمە بۆتەوەی ئەوەی کە کۆمەلگای ئێمە جۆرێک لە پەرتەوازەی پێوە دیارە جۆرە لەوەی کە نامونسەجیمە هارمۆنی نەماوە لە بینی ینی گروپەکانی خەڵکە لە بینی حزبە سیاسەکان کە بەحساب تۆپ ئاسی سەرەوەی کۆمەلگان کە یەکیان گرتو لێوەش ئەوە نەماوە ینی ئەوانی ترازاون لە یەکتری بەداخەوە ئێمە نامانێ با سیاستکەین ئەم کۆبوونەوانە ئەم دەرچوون پێکەوە بۆ ناو سروشت یعنی ئێمە لێرە ئەمە کارێکی جوانە هەم بۆ خۆمان کارێکی خۆشە بۆ من کە باسی یادگارێکی من هەزاران یادگاری مێ من خەڵکی گوندم پێشمەرگەش بووم بەڵێ وا بزانم نارەوەڵا بە تاکید قوربان ڕێوەڵا قوربان هەمانە جا ئەمە ئەمڕۆ مەزارێکی دیمەنێکی زۆر جوانم بخۆمم شۆم نبینی بەم ئاستەیانی لەم بەرزاییە ئاوا بەرمەگەهان ببینم لە شوێنێکی بەرزەوە زۆر تایبەتە بەڕاستی یعنی هاواکەشی زۆر خۆشە قسەی خۆشیشمان کە لەگەڵ برادران کە هەموو هاوڕێ ئازیزن ینی ئەمە وا بکەین نەگەت جەنابێت وا بکەی کامە بکەینە گروپێکی بەردەوام ینی ئێمە هەفتانە جارە دەرچین خەڵکی کە بۆ زیادکەین بکەینە مەسەرەن گروپێکی 50 کەسی لە کوردستان ئەمە هەیە ینی خەڵک خۆی ئەماناچێتەش گروپی شاخەوانی هەیە گروپی توزانم هەیە بۆ سەیران وانە ئەمانە هەمی گرنگە ینی بۆ ئێمە ئەوەی کە ئەسا قسەکەیە لە ناو میدیای کۆمەڵایەتی ئاڵێ گرنگتریشی جەستەی خۆت ئاگاداری بکات کە جەستەی تۆ تەنها شوێنە کە تۆ تیا حەواویتەوە یعنی ئەم جەستەیە بە ڕاضە و وەرزش و بەوە ئامێنێتەوە بۆیە ینی من زۆر دڵخۆشم بە هاتنەکەەوە برادەکان کە پێکەوەین و ینی باز ناکرێ من کچەکەشم کە دیجان کە پێ خۆش بۆم بۆ ئەویش هات بە ناوی کاکشەموویشی شەو بەخێر بێ سەر چاو کاک بابەکر سپاس لەگەڵ کچە بەڕێزەکەیش تا بەخێر بێن سەر چاو پیاوێکی سادەی جوان وەڵام من ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ هەموو لایەک بۆ ئێوەی بەڕێز بۆ خۆشەویستان بۆ ئەو کەسانەی کە ئەم دیدارەمانە بینن وەکو خۆتان ئاگادارن ئەمە دەمێکە بە تەمای ئەو بەرنامەمان بۆ داناوە بەڵام دەرفەت نەبووە بەهۆی کەش و هەوا و سەرما و بارانەوە لەم وڵاتە باران زۆرە و بەڵام بەڕاستی ئیتر هەمومان مانوو بووین لە جەنجاڵی سۆشیال میدیا و لە درۆی تەلەڤیزۆنەکان و دانیشتن لە ماڵەوە و بێزار بەڵا ئیتر پێم خۆشە ئاوا ئەم بەرنامەی وەکو کاک هەورامان و مامۆستا بابەکریش ئاماژیان پێدا ببێ بەردەوام بێن نەوەکو ئەمە جارێکیمان یەکەم جار و ئەخیر جارمان نەبێت ئینشاڵڵا هەوڵ بێنین بەردەوام بین بەلایەنی کەمەوە چەند هەفتە جارێک یاخود ئەگەر هەر نەبوو مانگی جارێک بەرنمەیەک دابین بە گروپی زیاتر شوێنی زیاتر هەم بە شوێنەکان ئاشنا ئەبین و هەم کۆڕ و کۆبوونەوەیەکی کۆمەڵایەتیشە کۆمانەکاتەوە و دوو قسەی خۆش و دوو بەسەرهاتی یەکترینەکەین و هەم وەرزشیشە بەڕاستی ئەیتر بەڕاستی دەستخۆشی لە هەموو لاگەکەم کە ئەمڕۆ ئامادە بووین و هیوادارم لە بەرنمەکانی داهاتووە لە گەشتەکانی داهاتووە خەڵکی زیاتر ئامادە بێت و بەڵام تکا لە کات و شوێنی خۆیان ئامادە بن
بۆی چاوەڕێتان نەکەین مەشروعتان پێین جاری داهاتوو تەباقەکە بێنین لەگەڵ هێلکە و کوێرە و تەجهیزات. دەستی خۆش بێ ئەمڕۆ کاک گۆڤا کولێرەی تەنووری هێنابووە بزانم بەدەستی خەسووی دروستکرا بوو دەستەکانی خۆش بێ زۆر سپاسێکین ئەرکی کێشا بوو کاک نزاریش چایەکی زۆر بەتامی هێنابوو بەڕاستی دەستی ئەویش خۆش بێ ئیتر هەر یەکە شتێکی هێناوە لای خۆیەوە خۆشت میوە باشی هێنابوو جارێکتر هێلکە و نان و پیاز و هێلکە هێنین زۆر خۆشە بۆ دەشت و دەرە شتێکی سوکەڵە بەڵێ دەستان خۆش شوێنی دوورە ڕۆین باسی ئەو چایان بۆ کەوتە چی تێکردووە چی تێکردووە ئەو چایە با زۆر وەسفی نەکەم دوای گرانە بێ بەجددی تامی زۆر خۆش دارچینی تیا بوو حێلی تیا بوو چایەکە پێڵێن ڕوبن بۆ ئەنەرژی و زۆربەی جار کە ئەچی بۆ شاخەوانیە چالاکیێکی وەرزشیەکەی لە باتی ئەنەرژی خواردنەوە درەنگەکانی تر ئەنەرژیەکان ئەوە زۆر باشترە بیخۆی ئەجا هیوادارم هەمومان جار بەجار ئاوا کۆبینەوە لە وڵاتەیە ئاگامان لە یەکتری بێ چکە بەڕاستی ئەگەر پەرۆشی یەکتری نەبین و ئاگامان لە یەکتری نەبێ جۆرە پەرتەوازەبوونێک دروستە بێ کۆمەڵگاکەشمان ڕوو لە گەشەکردنە وەکو هەموو کۆمەڵگاکانی تر هیوادارم نەبینە میراتگرەوەی ئەو هەڵانەی کە کۆمەڵگاکانی تر کردویانە و زەرەریان نێکردو ئێستا لێی دوورکەوتونەتەوە هیوادارم پشت و پەنای یەکتری بین دوور بین لە یەکترشکان و پەنا نەبینە بەر ئەوەی کە کەسێک شکستێک بێنێ ئەوەنەی تر لەسەری قورسکەی بەدەم ئازارەکانی یەکترەوە بین بەبێ ئەوەی ئەو ئازارە بکەینە هۆی کوشتنی کەسێک سوپاسی ئەوە ژەکەم کە کۆبووینەوە هیوادارم ئەم جارە بچینە شوێنێکی تر 5 لیتر چابێنم لەگەڵ خۆم ئەوەش کاکسەی بۆ گەربا باشە ئاگام لەوە نییە بەش کاکسی باسی خۆتم بۆ بکە ئەمڕۆ چۆن بوو هاتی ئەم جە و چۆن بەدڵای بیرەوەریە شتێکی خۆش من ویسم باسیەوە بکەم بڵێ من کاک بابەکر و کاک فەریدون و کاک نزار چیان وت ڕەم لەگەڵ ڕێوانە و قسەکەم وەکو قسەکەی وانە هەنی بە کوردیەکەی ڕام لەگەڵ ڕێیانە بە لە کۆڵخستنەوەی بابزانی وڵی الحەمدلله سپاس ستایشی خوای گەورەی وێت کە جوێکی ڕازاندە و نازنیحمەتێکی ڕژان لەسەر وڵاتانە چۆن هەموو نازنیحمەتێک کە لای خوای گەورە دابەزی بۆ عەبدەکانی یەکەم ئەسەری بەڵێ یەکەم سەرچاوی لە دادپەروەریەوەیە بڕوا بێت لەم وڵاتە الحەمدلله سپاس بۆ خوای گەورە لا حکومەتەکەی دادپەروەریەکە عەدالەتێکە کە کاتێکە تۆ ئەکەویتە تاوانێکە و کوڕە زازازاکەی ڕۆبن هود ژەکەی تاوانێکە لەگەڵ تا دادگا ناڵێ ئەمە باوکی باوە گەورەی ئەمە شەڕەشمژەی لەسەر وڵاتە کردەوە مش پەنابەرێکی دوو لە ڕوژە نابێت کەس نازانێت کیە هاتوۆتە ئەم وڵاتەوە با منەمە حکمی ئەم سەرڕەشە بدەم و ئەم پارێزم وانەیە کاک نزاری یاسا خۆی ئەوە کە بڕیارەیە و هیچ بەرچاوڕوونێک ئینێک نییە هیچ لە بەرچاوکردنێک نییە بۆ ڕەنگەکان وڵا قسەی ئەورامی شتێکم لەبەرنی بەس برادرێکم وتی باوکم وتی ئاخەتە بام لایەتیە بگەن من تەرجمەیەکەم بۆیە واواسبێنە چێگە ڕێز سلام من پێ برادرێ واچۆ تاتە بووی ساڵبی نەلاوی سلێمانی بڕ واچۆ هەر دەگمەن لێ سلێمانی بە دەگمەن ڕۆژە سلێمانی باوکی واچۆ لوای مەتعەم نیشتی مێرە کابرای ئینەکە ئەمە ئەنە ماچۆ چیە خوان فەرم و طبعا لە کوردستان زیاتێک سەر وەسفی شتەکانەکە ئەڵێ چی هەیە واتە بێش اینە تەبسی خەیسی فاسۆلیا نیسکێنە نازانم چی هاتۆ کوڕەکەش واتە ئەحبرا ڕۆی برنج برنج هەر هەیە مەعەدن بەڵام باسی شتەکانە تاتە ڕۆی برنج وتوی ئینەکەوە بنوکتەکە کابرایی ئەوە کەوتبووی باسی شتەکانی کردبوو کە هەر ئەکرێت بە لە مەطعەمەکانە با بەسی شتەکانەکە وانەمانەیە ئەویش دوی باوکە ڕۆی برنج کاکە برنج هەر هەیە وڵات زانام وامزانی باسی دەستوەش مجموعەیە لەسەر سەکەی مجموعەیە گەنج چوبوونە
مەطعمێکەوە ئیتر وەکو چۆنزان لە شار بە تایبەتی لە سلێمانی بەس ناوی شلای هێندە ئیتر ئەمە بامیە و فاسۆلیا و ئیتر یەکێ وتوی من فاسۆلیایەک یەکێ وتی بامیە یەکێ وتی کولەکە ئەوەی تریان وتی با من برنجشی لەگەڵا بێ ببوورە شتێکم بیرکەوتەوە زمانی گەنجی تازە پێگەیشتین ئیتر ئاو خۆمان بەهی نەزانی خۆمان ئەچوینە تەعزیە و مەجموعەیە گەنج بووین تر یەکێکمان هەڵبژاروتمان کە ئەچینەوێت تۆ فاتحاکەدا بە هەم خۆ ناکرێ هەر یەکەوەرینە بێ وەڵای تر کە تەعزیەکەش تەواو بوو چوینە ماڵەوە هەر کە چوین لەوێ دانیشتین و یەکسەر لە جاتی ئەوی بڵێ هەدیەت الفاتحاوتی سەمی الله ولیمن حەمیدەی دەرەوەی لەوێ دەستی کرد بە پێکەنین زایسەش بۆ برادەرانی جێرمەوە بەڕاز وڵایشم پێێنە نەوەڵە سپاس جوان هەبوو لە کەلار بەڵێ پیاگی بەڕێز بوو ناوی حەمەخان بوو حەمەخان هەم گۆرانی بێژ بوو هەم خەتاتیش بوو پێم وابێ دەستی وێنە کێشانیشی هەبوو حەمەخان نەزانم بۆچی وا بوو خەڵکی خانەقین بوون خانەقین و کاتە ئازاد نەبوون خانەقینێکی زۆر لە کەلارە هەبوون ئەویشێکێک بوو لەوانە نازم بۆ پێی ناخۆش بوو بڵێ دۆڵمە ئایتر جارێکیان لە چاخانە دانیشت بوو جەماعەت هەر بۆ خۆشی بۆ ئەوە نی ئەڵێ سەرنانەسەر یەکێ وتە بووی مەسەلە بایجان و نۆک و برنج و ئەویش لێ وتی کێ پیاوە بابی پێچێتەوە توی کێ ئەتوانم بڵێ دۆڵمە ئەو وەسی ئەو کەس نەڵێ دۆڵمە خۆشەویستان لە بەرنامەی دەوار بەرنامەی شاغڕەوی ئەمڕۆ باسوخواسێکی خۆشمان کرد دەمانێت پێتان بڵێن ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد بە هاوکاری کەناڵی بیکەیفۆ ئەم شاغڕەویانە بەردەوامەکە و هەموو ئەم برادەرە خۆشەویستانی ئیشەڵا بەردەوام خەڵکی کە دێتە ناوە لە خزمەتیان ئابین ئیشەڵا تا بەرنمەیەکی کە و تا شاغڕەویەکی کە و تا ساتێکی کە لە خزمەتانە ئەبین و سپاس بۆ ئێوە و سپاس بۆ بینەری و بینینی بەرنمەکانمان تا کاتێکی کە و ساتێک کە لەگەڵ شاندی یاوەرم شاندی کەناڵی بیکەیفۆ ساتێکی خۆش و ماڵ ئاوا و بێرمیگام ئاوادار. کەناڵی بیکەیفۆ لە خەمی هەمووان کۆکەرەوەی کوردان لە تاراوگا بەگشتی لە ئەوروپا و بەریتانیا کەناڵی بیکەیفۆ